لەسەرێکی ترە پێویستە ئاوڕێکیش لە مووسڵ بدەینەوە. مووسڵ شارێکی گرنگە، شارێکە کورد و عەرەب زۆر لە مێژە پێکەوە تێیدا دەژێن، بە تایبەتی ڕۆژهەڵاتی مووسڵ کە بەشێکی زۆری کووردە و پەرەسەندنەکەی لە ناوچەی کوردستاندا بووە، پاراستنی لە تێرۆریستەکان بە بەشی خواروشی غەربیشیەوە شەرتێکە بۆ پاراستنی ئەمنی کوردستان. خوا نەخواستە مووسڵ بکەوێتە دەست تێرۆریستەکان، خەتەری چالاکی تێرۆریستی لە دهۆک و هەولێر و کەرکووک زیاد دەکات و سلێمانیش دەگرێتەوە. بۆیە دەبێ ئێمە زۆر بە پەرۆشی ئەوە بین کە نەهێڵین بە هیچ شێوەیەک مووسڵ بکەوێتە دەست تێرۆریستەکان و بە هەموو شێوەیەک هاوکاری هێزی هاوپەیمانان و حکوومەتی عێراق بکەین بۆی مووسڵیش پاک بکرێتەوە لە تێرۆریستەکان و مووسڵیش بخرێتەوە سەر ئەو پارچە ئارام و ئاسایشەی کە هەیە لە عێراقدا. خەڵکی مووسڵ بەشی هەرە زۆریان ئینسانی نیشتمان پەروەر و عێراقی خۆیان خۆش دەوێت و دژی تێرۆریستەکانن. بۆیە پشت ئەستور بەوانیش ئەتوانین کاری گرنگ بکەین لە ڕزگارکردنی مووسڵ لە تێرۆریستەکان.